ئێمە ئەمە دووهەم جارە دێینە بەغدا. جاری یەکەم مانگی پێش ئێستا بوو، بەرپرسە باڵەکانی عێراقمان بینی، بەڵێنیان پێماندا بە ڕەوانەکردنی هێزێکی بێلایەنی نیشتیمانی بۆ گەڕانەوەی سەقامگیری لە شارەکەدا، شاری خورماتوو و دەرکردنی حەشدی شعبی و گروپەکانی حەشد لە شارەکەدا، گەڕانەوەی ئاوارەکان. 3-4 ڕۆژ دوای ئەو وەفدەی مانگێک پێش ئێستا بەڵێنەکانیان جێبەجێ کرد، ئەو هێزە هاتووە. ئێستاش بە داواکاری جیاوازەوە هاتووینەتە بەغدا، لەگەڵ فراکسیۆنەکانی لیستی هاوپەیمانی کوردستانیە دانیشتین و لەگەڵ بەرپرسی لیژنەی ئەمن و دیفاع دانیشتین بەڕێز حاکم زامیلی و بڕیارە لەگەڵ بەڕێز سەلیم جوبوری و چەندین بەرپرسی ترادا بنیشین، داوای ئەوە بکەین بە زووترین کات ئەو لیژنە پەرلەمانی کە بڕیار دراوە بۆ قەزای خورماتوو بنێردرێ ڕەوانە بکرێ و زیان لێکەوتوان قەرەبوو بکرێنەوە، چونکە شارەکە تووشی وێرانێکی زۆر هاتووە، تووشی زەرەروزیانێکی زۆر هاتووە لە سوتاندنی ماڵ و خانوو باڵەخانە و تاڵانکردنی خانووی خەڵک و ئەملاکی خەڵک. ئێمە ئەوەی گەرەکمانە ئەمانەوێ ئەو هێزە بمێنێ، لەبەرەوەی ئەو هێزەکە هاتووە قانون تەطبیقەکە، ئەو هێزێکە لەوەیە قانون تەطبیقەکە، ئەوەی هەوڵەدا ئەو هێزە نەمێنێ، لەبەرەوەی هێزە نەمێنێتتر بە کەیفی خۆیان هەرچی بکەن چۆنیان نەکرد چی ئاواکەن، داواکەن ئەو هێزە بمێنێ، داواکەین تەعویزاتی ئەو خەڵکە خەسارەکە زۆر زۆرە، پیاوی وایە زیاتر لە 50-100 دەفتەر زەرەری کردووە، ئەمە بەدەم ئاسانە، ئەوانە نەکرێ داوا ئەکەن لجنەیە بێ، لجنەکە بە چاوی خۆی ببینێ پێش ئەوەی ئەو ناوە خەڵکە گەڕاوەتەوە دوکانەکان پاکۆ کردێت، دوکانەکان بکە پاکۆ کراوە ئاساری نەما، لجنە بۆچی بێ داواکە بە زیوترین کات لجنەیەک بێت.